تابلۆی کۆشی دادوەریان لە شاری حەسەکە لێ کردەوە. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەوە بوو زمانی کوردیان لەسەر ئەو تابلۆیە نەهێشت بوو. بێگومان کێشەی زمانی کوردی لە ڕۆژاوای کوردستان هەر لە دوای ڕێکەوتنەکەی نێوان هەسەدە و حکومەتی کاتی سووریا لە زۆربەی شارەکان سەری هەڵداوە. ئەویش ئەوەیەکە حکومەتی کاتی سووریا ڕێگری لە زیاتر بڵاوبوونەوەی زمانی کوردی ئەکا. ئەو نمونەی ئەوڕۆ یەکێکە لەوانەی کە قبوڵی نەبووە لە سەریەشێک لە تابلۆ فەرمیەکان زمانی کوردی کە ئەویش بە پیتی لاتینی نووسرا بوو بەردەوامی هەبێتن. وە نەبێت تەنها ئەو کێشەیە هەبوو بێ پێشتر لە شارەکانی وەکو ئەفرین و ئەمڕۆ لە کۆبانێ بە هەمان شێوە لە ئاموودا خۆپیشاندان و ڕێپێوانی قوتابیان و خوێندکاران و مامۆستایانیش بەڕێوە چووە. هۆکارەکەی ئەوە بووە کە حکومەتی کاتی سووریا بەو ناوەندانەی خوێندنی ڕاگەیاندووە پێویستە زمانی کوردی تەنیا دوو کاتژمێر لە ڕۆژێکدا بخوێنرێت. لە کاتێکدا پێشتر ناوەندەکانی خوێندن لە ڕۆژئاوای کوردستان بە تایبەتیش پێشی ڕێکەوتنەکەیان ئەوە بووە کە هەموو کاتەکەیان بۆ زمانی کوردی تەرخان کردووە. ئەو کێشەیە هەروە بە ئاسانی چارەسەر ناکرێ. باشترین چارەسەر ئەوەیەکە بابەتی زمانی کوردی لە دەستوری سووریا بچەسپێنرێت. ئەمەش بە هەوڵی ئەوە ئەکرێت کە کوردانی ڕۆژئاوای کوردستان ئەو هیممەتە بکەن و بتوانن زمانی کوردی وەک مافێکی کوردانی ڕۆژئاوا لە دەستوری سووریا بچەسپێنن.